ڕێز و سڵاوێت تایبەت نزیکترا vê caret nava keşavayekê gelekê Sardar Silêmanî em sîtekîn sirê min û mêvanê min jî bir hema em ê li destpêkê bi germî biçînet nava babetê da mêvanê min ê vê carê mamosta Arî Hersîn e ji ber çi ez bijimê mamosta çunkî serdemê xwe mamostayê bîrkariyê bûye lê ciyana xwe da gelek zehmetî dîtîne û gelek kar jî kirîne çil nav Kurdistanê be çil çûlûçiya be çi jî Ewropa û Holandayê be her vî cilkî gelek tu wisa derkevî cilkê pêşmerga چه قازانجا کت لە جلی پێشمەرگەت کردووە یعنی جلێکی زۆر مریحە لە هەموو شوێنێک بڵێ نەتوانین دانیشی هەستی بە تایبەتی بۆ ئیشی ئێرە بۆ ئیشی ناوبا خۆمانە ئەمە ئیشێکی خۆشە کەم مەسرەفیشە ها ئەو من لەوانەیە جۆنەیەمەوە زیاتر بەڵام فعلەن واش ماوەیەکە دیارنی ئەڵێن بینی خۆت و حەزبەکەت کە پارتی دیموکراتی کوردستانە هەندێک تێک چوە ڕاستەیان وەڵای ئەو بە زوانیە وانە ئەی بوو دیارنی لای ئەمە فکرەیەک هەیە وا ئەزانن خەڵک کە حیزبەتی کرد ئەبێ بە بەردەوام لەسەر کورسێک دابنیشە و پۆستی هەبێ بەزەمە شەر نییە ئێستا هیچ پۆستێکت نییە ئێ با پۆستم نەبێ ینی باەک دو ساڵ نەبێ ینی خۆ دنیا خراپ نابێ التیزام بە حیزبی خۆمەوە هەیە ئێستا پێم بڵێن بڕۆ بۆ زاخۆچم پێم بڵێم چۆ بۆ خانەقی نەچم سبێنێ پێم بڵێن باسی زاخوت کرد بادینی چوونە باش وەڵاهی بۆ تێگەیشتن فولم ئەی بۆ قسەکردن بۆ قسەکردن نا من سەیرم لێتەوە بۆ بە سۆرانی هینە پرسیاران لەم نەکەی ئەدێ باشە ئەزێ بادینی واڵم تشی بادینی واڵ ئێ باشە ئەی باشە ئەف هەرسینە خۆ چ پەیوەندیەکەوە هەرسینە ڕۆژهەڵەتە کوردستانی وەی نازبوارکردن ئەو هەرسینە هەر بناوێتە ژیڤە و بناوێ بابەتە ڕەحمەتی شێخ محەممەدی ژیڤەیە بوو لە بەرەی باوکم زۆر معجیب بوو بۆ شارە شارۆچکە بوو ئەوسا دیارە سەردانی ئەوی کردەوە زۆر معجیب بوو بە جوانی ئەوێ چکە شتێکی زۆر جوانی هەیە دوایی لە پەنجاکانە باوکم سێ دوکانی هەبوو یەشێک لە دوکانەکان لە جادەی مۆلەوی ئێستا بوو ناوی نابوو کۆگای هەرسین بە خۆشەویستی ئەوەوە جا بۆی پێڵەن شێخ محەممەدی هەرسی زۆر جار دش قسە دەکەیت چ هەتا لە ناو پارتیش زاری وایە ڕاوچوونی تایبەتی خۆت هەیە هەتا ڕەنگە جیاواز بی لەی پارتیش ئەم دش دەرکەوتنەوە هیچ مشکلەك بوو تا گەل حزبەتە دروستکرێ ئەنجی ئۆسەیەندا من تەمەتوعەکەم بۆی کە دیموکراسی لەناو حیزبەکەی منا هەیە خەڵک بۆی هەیە یعنی ئازادی ڕادربڕین هەیە بە پێشەوانی ئەو ڕسمەی کە نەیارەکانی پارتی ئێن بە خەڵک ئەمە ڕاز نییە و من تا ئێستا هیچ کەس نەو محاسبەی کردوم نعقوبەیراوم لەسەر ئەمانە ئەم شتانی کە ئێمەڕین لە پێناو خەڵکی کوردستانە مەسەن تۆ باسی گەندەڵیەکەی خۆسەرۆکی حکوومەتیش باسیەکە خۆسەرۆکی هەرێمیش باسیەکە جەنابی سەرۆک بەرزانیش باسیەکە بۆیە یعنی ئەم شتانە کاڵین من قەناعەتم وایە ئەم ئوسلوبەیە کە ڕێبازی بارزانیە سڕێ ئەس برم یاڵا من وەکی تاف خەمسەلەکری بەس قەت فۆیدی من نەکرد چ بچینە ژوور چاکێ بدی خزمەتە ئەی خودش تەڕۆزی vê ئاڤدانیێتە تا ئەم هێلۆینەش دەرڤەل بەر سەرمایە ممنون هەر بژی بجام هاتینە مەطبەخی چاکتەوە دیالمە گوتی باش بەسەر شارەزایەتەر مەطبەخی هەیە ئەو نە چۆن کاش شەکرکی بێ دێ ئەڵڵە شەکرەکەی دەبی کەشف بکەین ئەگەر ئێستا پێویستیم بە قاپێکی گەورە بین ئەزانیان نە ئەو تا لەم ژێنێ ئێوە تاوەتە نە مادەم دەرکەوتی کردەوە یعنی دەزانێت وێرێژی خۆشە وێرێ گەرم ساڵی خودۆن من چایکی سلێمانی دێ زۆر باش زۆر باش ئافی دەست خۆش خۆشکانە جوانی بەینی شۆ بیخۆی بە باس و خوسج و خۆمانەوە کوردەواری ئەڵی چی ئەوە پێڵین هەنجیری وشک ئەم دەفمەل دووکت بژنی هەژیرێت حەشک و کتکێت هەژیرە هەژیر هەنجیرەکەی هشت کوشک من یەت گەلەکێت لەوێت هەی بەس خۆ من نزانەکە بەس تۆ ئەوە مەخۆ بەڕێی من ئەلەوە بخۆ ئێمە پێڵین ئەمە چیان ئێمە پێڵین باسووق لە دوشاوی ترێ دروستەکە زۆر مهم بۆ شارباژێر بەناوبانە بەوە هەست پێ دەکەم شارەزایەکی باش تێ لە خواردن و ئایشۆن من بەدەمی خۆم نەبێت تەباخێکی باشیش ئەیکەی نەداعاتێکمانەکەی لە خزمەتە ساجان قوربان ئەبووجان تەگەلە مەتحێت بۆنەکردن دۆتام کینێ کە بزانین زۆر خۆشە زۆر خۆشوانە گەلێک ئۆتۆمە هەرتەمە هەژیرۆژی تقریبا نزیکە لێوێ نزیکە بەڵام وایان ترێ وایان هەنجیرە بەس دیارە شەکر و شتووە ناخۆی لێ ئەم شتانە نەوەڵا بەس ئێمە زۆر لادەین مادەم گوتت زۆر لادەین لەبەر ئەوە ڕقت لە ئەوروپای بوویان نەوەڵا بەس من مناڵی شۆڕشی ئەیلولم ئەی باوشم پێشمەرگە بووە مەسەلا خوێندن لای مامۆسای پێشمەرگە فێر بووم هەر لە لادیەکان بووین
بۆیە عیلاقەی شخصی دروست دەبێت لەگەڵ سروشتی زۆر دڵگیری کوردستان بە تەمانی دیسان بگەڕێ ژیانی ئەوروپایان نۆوەی قەت هەرگیز لە باخەکە تەماشام کرد هەندێک داری نازانم چ دۆرت تا چۆندی لەم باخەیە حەونەوە ترێمان هەیە ماشەڵڵا هەنجیرمان هەیە هەنارمان هەیە هەڵوژەمان هەیە هەروە بێتەوە بەهێمان هەیە جێلاسمان هەیە قەیسیمان هەیە نانا ئێمە کە ئێرەمان کڕی ئەوانەی تیابوو بەس خزمەتکردنەکەی لەسەر ئێمەیە یعنی هەکە هەمی خەلەکوێکی تا بۆ نافەمی تشتە الحەدیقی هەبوو دە گومرکی نەگرتن کەسێ تش نەتکڕێ ئەنجەت خۆ حەق نەبووە بێت نعمەتە خودی بینت لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکان چوونە من هیچ شتێکم نییە خەڵک هەیە بەناوی منەوە ئەوی کردو هەم فەیسبووکیش نییە هیچ شتێکم نییە فەیسبوک ئینستا هەم بوو بەس دوای ئەوەی کە مەهاباد خەراقی خۆ عەفوی کە کۆچی دوایی کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە تایبەتی لە سلێمانی بێئەدەبێکی زۆری بەرامبەر کرا منیش وەکو مووقفێکی شەخسی یعنی هەبوو بڕیارم ما هینە هەردووشم داخست بینت لەگەڵ هونەر چوونە وەڵاهی من یعنی بەبێ موسیقا زۆر زەحمەتە وەکو چۆن بەبێ خوێنەوە ژیان زەحمەتە لای من زۆر حەزم لە موسیقایە بە تەواضع ئەڵێم یعنی خۆم خراب نیم تایە ئەوە بچۆی طبعا دوو سەرکەت چونکی چواتە تقریبا مخلاص کرد ما تو تاقی کردی و دوو سەرکە ئەخی کارەبامان نییە کارەبا هەیە هەیە مەیە ئینای کارەباش نەدیال بەڕاستە ژی کوردستان بیستوارێ بچین فەرموو لە خزمەت جانوکە بزانین کە ئەس فۆتەوە چۆوە ژەنینۆتەوە چۆ من پرۆفیشنال نیم من بۆ ینی هاویم ینی بۆ زەوقی خۆم من گۆرانی توشۆکە ئەو هونەرمەندانەکە بڵێ وڵات دەنگم باشە بە جۆرێک لە جۆران خۆ موسیقاش چەکەوە نیە بەزە بدوایە زمانێکی هەموو دنیاش تێدا ڕاستە بەڵام چووکە باس چەکم کرد وا بزانم شارەزایکی باش هەیە لە چەک و جۆرەکانی بەڵێ تقریبا قەت بڕیارداوە ڕۆژێک لە ڕۆژان بە هەموونەوە ئەک دووربی لە چەک هەتا کوردستان نەبێ بە دەوڵەت نا ئەنی ئێستا شەکت لە ماڵی هەیە ینی بۆ هینی خۆمان بۆ حیفاظاتی خۆمان کە ڕێگە پێدراوە یعنی نەک چەشی بەمنەوە لەو کەسانم کە قەنەعەتم هەیەوە ئەبێ هەموو تاجێکی کوردستان لەسەر و 18 ساڵ پێشمەرگەیەکی بڵێن احتیاط بێ خۆبەخش و حازر بێت ئەبێ چەکێکی هەبێ پاشی کرد بێتەوە بەڵام فیشەکی لەبەر نەبێ لە ماڵەوە دای نابێ ڕۆژێ لە ڕۆژان ئەم نیشتیمانە پێویستی پێی بوو یەکسەر تفەنگەکە هەڵگرێت و کاتێ خوانەکە تۆڕە بۆ بێ من باسی یەک شتەکەم ئەڵێم کە خاشی پیرۆزی کوردستان پێویستی بە تۆ بوو ئەبێت چەکەکە هەڵگریت و حازر بێت چەکەکەمە باسی دەوڵەتبوونی کوردستانیشمان کرد بەڵێ پێشبینی چیە نزیک بوویتەوە یانی شێشتان دوورە چکە ئێستا ئیدارەیەکی نوێ هەیە لە ئەمریکا ڕەنگە پشتگیریەک هەبێ ڕەنگە من قەنەعەتم نییە دروستبوونی دەوڵەت عیلاقی بۆ ئەمریکا و بەهینەوە هەبێ ئەگەر میلەتێک لەناو خۆیان یەک بێت دەوڵەت نزیکە لەناو خۆیەکە نا خەتای چییە خەتای هەمومانی تایە بەڵام بەڕێی من بەشێکی زۆری لە ئێستاە خەتای یەشێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی هەست بەوە ناکەن کە یەک ریزی ئێمە بە تایبەتی ئێمەی پارتی ئەوان چەند مهمە بۆ داهاتووی کوردستان ئەمە گلەیەکی دۆستانەیە ئەمە تەعەن نییە ئەمە خوا نەخواستە شکان نیشێتی نیشتیمانی کوردستان دۆ سیاسەتی دیرکەوی یاڵا سەر سیاست گەلە جۆرە تشتە تێک دێت باش جبار هەنجێک گەلە جۆرە ئەستودیۆ دەردکەون سیاسەتی هەزی چاکەکەی تۆ بێمە فوێنەیە کە دوو ئەوە سێ کەسن بەڵێ کینەوە ئەوە مناڵەکان من ئەی خوددا ئەمرێوانە خۆشی سپاسی ناوێتوانە ناوی کوڕە گەورەکەم ئاسۆسە ئاسۆس جێ ئاسۆس بەڵێ ناوی کچەکەم ئاوێستایە ماشەڵڵا ناوی کوڕە پسکۆلەکەشم ئاران 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 ئەوە ئاری یعنی ئێک ئاری ئاران یعنی دوو ئاری ئەو بەینی تۆ قەی ناکە ئاران یعنی چه بڵێن کۆچەرە ئەوەی مەڕداریە کات و ئەمانە بە هاوینان بۆ شوێنێک گەچن پێڵەن هەوارە بەزستان ئەسن شوێنەی پێڵەن ئاران ئەوە شوێنی حەوانەوەی ئەوانە بەزستان ناویشی ناسک و جوانە بکەرم لەگەڵ خۆ لەگەڵشی بڵێ دەزەوێ جارێ هەندێک پرسیارە پلەس شتێکم
بەس بەرسوێت پلس مشتەبێ بەسەر چۆت کارڤدانە دا توی پلس یەکسەر تێدەنگ بێجارش سێ کەسێت گەلک عزیزل بەردرێتە وڵی مناڵەکانم و خێزانم و سەر و بەرزانی سێ شت لە ژیانت دەهێلی سوورن نابێ قەت کەس باس بکە هێڵی سوورم نییە ئەبەت هەموو شتێک لات ئاساییە هەموو شتێلام ئاسایە بە شەرتێ هیچ کەس بڵین تەداخلی ژیانی ناو ماڵ و مناڵم نەکە سێ خراپترین هەڵسوکەوتی کەساتی سیاسی یەکەم بازرگانی بکە شەفاف نەبێت بڕۆی بە عەدالەتی کۆمەڵایەتی نەبێت سێ خۆشترین دەنگێسترۆن بێژۆڵ دەفتە حەسەن زیرەک محەممەد عارف سید علی ئەسغەر سێ جوانترین سیفەتت هەفژیناتەوە زۆر ڕاستگۆیە لەگەڵ منە جێسیقەیە یعنی لە هەموو نەهامەتێکە 100% لەگەڵ مایە ئینسانێکی زۆر متەواضعە یعنی فیز و لوتی بەرز و ئەمشتانی نییە vê carê da behsê du bîrhatinê di jiyana te dakî bîrhatina geleka xweş e qet ji bîr nakî ya dijî gelekana xweş e gelek karîgerî li ser jiyana te hebe خۆشترین ڕۆژی ژیانە من ئەو ڕۆژە بوو کە بوومە پێشمەرگە مانجیەکی ساڵی 1970 ناخۆشترین بیرەوەری لە ژیانما مانجی 1975 کە موامرە لە شۆڕشی ئەیلول کراوە ئێمە ناچار بووین ئیتر بەرەو ئێران بڕۆین قەت بیرم ناچێەوە ئێشەڵا ژیانە te her bîrhatin û yadeweriyeت xweş tê dabin tu bi xêzan ve bi zarokêt xwe ve سپاس û bi ezîzêt xwe ve dîrî hemî nexweş û gelek memnûnê teyne ku te dergehê mala xwe naveke gelek memnûn her bijî گەلێکی بخێر her bijî gelek memnûn